الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وشكو بلا إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. پیغمبر عزیز و سرور و خوشویستمان افرمید: اتق الله حيث ما كنت واتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. افرمید لهر کیا هی تو لهر شوێنێکا هەی، لهر پلو پۆستێکا هەی، پیاویت ژنیت گەورەی بەتەمەنی بەساڵاتچووی وەزیری پاشایی گزیری دەسەڵاتداری بێدەسەڵاتی دەوڵەمەنی فەقیری هەژاری لە ئاوەدانیای لە چۆڵەوانیای لە پەنهانیای لە خوای گەورە بترسە و هەمیشە خوای گەورە بە چاودێری خۆت بزانە. هەرگیز نەکەی بێ ئەمری پەروەردگار بکەی، خیانەت بکەی، غەش بکەی، تاوان بکەی، سەرپێچی بکەی و سنوورەکانی خوا ببەزێنی. اتق الله حيث ما كنت. چۆنیت لە هەر کوێ هەی لە خوا بترسە. حەدیسەکە چییە؟ بڕگەیە. بڕگەی دووەمیان ئەفەرمێت وە هەر کاتێک تاوان و گوناهت کرد، خراپەیەت کرد، بە دوای خراپە چاکەیە بکە بۆی کە تاوانەکە بچڕێتەوە. بڕگەی سێیەمیان ئەوەیە ئەفەرمێت لەگەڵ خەڵکیە کە هەڵسوکەوت ئەکەن بە ئەخلاقی جوان و خوڕەوشتی بەرز هەڵسوکەوت بکەن. ئێمە بڕگەی یەکەمی حەدیسەکە لەسەری ئەدوێین کە ئەویش ترسانە لە خوا و خوا بە چاودێرزانینە لە هەموو کاروبارەکانمانە، لە معاملەکانمانە، لە هەر پلە و پۆستێکا ببین و لە هەر شوێنێکا ببین، لەناو خەڵکا بین یا لە پەنهان و نێنی و شوێنێکی تایبەتیا بین. ئازیزان و خۆشەویستان، خوای گەورە لە قورئانە فەرمێت: واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. خوا فرميت لخوا بترسن، لو خوا بترسن كوا برسيارتان ليكا لباري الرحم وسوز وبزي وخزماتيوا. اقادار خواي جور الرقيبة بسر ايوا شاو ديرة بسر تانوا فريو نخونو هل نخلطين غشو خيانت نكن تاوان و گناه نكن. بويا اسلام سيبليا يكميان وك حديثك پیغمبري خوا حضرت جبريل هذا خدمتي فرمي اسلام چيا؟ فرمي اسلام اويك واتو بلي اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله. دعاي شايات من وجكان بكي فرض لسره. دوای ئەوە ئاگادار بە ڕۆژی ڕەمەزانن لەسەر فەرزە، زەکاتی لەسەر فەرزە، حەجی لەسەر فەرزە ئەگەر توانای بەدەنی ماڵی هەبێ. ئەمە ئیسلامە. مەپلەی یەکەمی ئیسلام ئیسلامە، داخڵبوونە بە ئیسلام. پلەی دووەمیان ئیمانە، ئیمانە بەخوا بە تاقوتەنایی پەروەردگار، ئیمانە بە پیغمبرکانی پروردگار لە حەزەتی ئادەمە و تا حەزەتی خاتەم حەزەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. ئیمانە بە فریشتەکانی خوا، ئیمانە بە کتێبە ئاسمانیەکان، بە سحوفەکان، بە تەورات و بە ئینجیل و زەبور و قورئان کە بۆ خاتەمی پێغەمبەران هاتووە، هەموو دینەکانی نەسخ کردەتەوە. ئیمانە بەمانە، ئیمانە بە قەزا و بە قەدەر خەیر بێ یا شەر بێ، ئیمانە بە ڕۆژی پەستان و زیندووبوونەوە و حساب و کتاب و میزان. پلەی یەکەم ئیسلام، پلەی دووەم ئیمان، پلەی سێیەم الئیحسان. ئیحسانە پلەی سێیەم، یعنی ئیسلام سێ پلەیە.
پلەی سێمیان ئیحسانە بۆیە زانایان و عارفان و خواناسان بە تایبەت ئەوانەی تەسەوف و عیرفان ئەمڕۆ پلەی ئیحسانە ئەو ئیحسانە کە خوا پێغەمبەر ئەفەرمێت الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. إحسان أوي براستي إنسان بشواز إخوة بپرسي كأنما پروردگاري أبيني بچاوكاني سري أجر نقشت أو بلو مقاما أبي إخوة وابناسي كهميشة بالرقيبي خوي بزاني وبشاو ديري خوي بزاني أما بلي إحسانه كواتا مسلمان أبي مسلم بيه ومؤمن بيه ومحسن بيه أوسع إسلامك يتواو إيمانك يتواو إحسان شاو ديري وردي پروردگار بسرتوا كأبي هميشا تو آقات لوبيه كبلي إحسانو وأو شاو ديري وردي پروردگار لسر خود بواجبك الشرعي بزاني أين إيمان التواو نابيه خوا ناوي اكد ناوكاني الرقيبة مراقبي عبدكاني خويكا بويا مقام مراقبة هيا أو مقام مراقبة عبدو بندكاني پروردگانه لعرفان وتصوف كتير كهميشو دائم لمعاملي زبرو ورديانا لأشكراوني هنيا همو دقو ساعاتك خوا بالرقيبي خويان أزانن بتشاو ديري وردي خوياني أزانن هرگز غافل نابن لپروردگار. يكي هاتا خزمتي حزتي جنيدي بغدادي رضا رحمتي خواهي لسر بيه فرمين بما أستعين على غض البصري بچی هاوکاریم ئەکەیت چاوەکانم داخم لە ئاستی حرام و تاوانە فەرمووی بعلمك أن نظر الناظر أي الله تعالى إليك أسبق من نظرك إلى المنظور إليه فەرمووی بەوەتێت ئەگەیان مفێرتەکەم بزانە علم و زانست هەبێ بیرکەرەوە تێفکرە سەیرکردنی پەروەردگار کەوتەتە پێش سەیرکردنی تۆ بۆ ئەو شتەی تۆ سەیریەکەی ئیتر حرام بێ یا مباح بێ ئاگای لێ بێ کە خوا ڕەقیبە بەسەرتەوە. یەکێتر هاتە خزمەتی حەزرەت جونەیدی بەغدادی فەرمی قوربان نەسیحەتم بکە گوناه و تاوان نەکەم. فەرمووی لە هەر شوێنێکە بیرکەرەوە کە کاتێک ویست گوناه بکەی لە شوێنێکە بیکە خوا چاوی لێ نەبێ لە شوێنێکە بیکە خوا نەیبیسێ لە ئەرزێکە بیکە ئەرزی پەروەردگار نەبێ لە شوێنێکە بیکە ڕزقی خوای تیا نەخۆی. ئەم نەسیحەتانەی کرد فەرمی جا قوربان لە هەر کوێ بم خوا ئاگای لێیە چاوی لێیە گوێی لێیە لە هەر ئەرزێکە بم هی خوایە لله ما في السماوات والأرض لهر كوابم بخوم أوا روسي پروردگار أخوم فرمي دي أوا أزاني گناه مكة آوابو هميشا خواب الرقيب خود بزانا كإنسان خواي قوري بالرقيب خوي زاني بتشاو ديري خوي زاني سركوتو أبي لجيانا وهرگيز بدبخت نابي هذي زانو خوش ويستان بوي علماء زاناني يما فرمي أنا چاودێری خوای گەورە بەسەرمانەوە چۆنە بێ؟ وقلنا فرمان دوام العلم العبد وتيقنه بإطلاع الحق سبحانه وتعالى على ظاهره وباطنه. أويك إنسان دائما آقاي لخوي بيه وتفكري وبير كاتوا بزاني يقيني بيه خوای گەورە حق تعالى چاودێریەکە بەسەرێوە بظاهر وباطنيەوە بحركات وبسكنات وجولكانيوا بوي كوالا دلياتي كأيوي بيكا وأنجامي دا لقناه لمعصيت لشاكو لبياواتي وهروها إخلاص توبة كردن إنسان أبي علمي بمهبه كعلمي بمهبو إتر هميشا أقرد ولاي پروردگار هميشا أدبي لحصولي پروردگارا لخزمت ديني پروردگارا لقل خلقي شاباشا بي وتشاكا بي أخلاقي برزو بسوزو بالرحمو هيا لقل باقي خلقي ترى عزيزان خوش ويستان إنسان كخواي قوري بتشاو وردي خوي زاني بالرقيبي خوي زاني والله حرام ناخوا والله غشناكا
وڵای تاوان ناکە، حەقی خۆی بە داوامەکەی ئەدا، حەقی خۆی بە پیشەکەی ئەدا. لە کاتێکە لە چۆڵەوانیایە و گوناه و تاوانی بۆ ڕێئەکەوێت نایکا، چونکە خوا بە ڕەقیبی خۆی ئەزانێ، خوا بە چاودێری خۆی ئەزانێ. کاتێک خۆی و تەنها شاشەیەکە خوا بە ڕەقیبی خۆی ئەزانێ، سەیری حرام ناکە و تاوان ناکە. کاتێ لەگەڵ نامەحرەمێکایە پیاوە یا ژنە بەڕاستی ئەزانێ خوای گەورە ڕەقیب و چاودێرە بەسەریەوە، ئەم کەسە گوناه و تاوان ناکە. ئازیزان و خۆشەویستان، بۆیە لە معاملەکەتە، لە ئەڵسوکەوتە، لە ئیش و کارەکانتە خوا هەمیشە بە ڕەقیب بزانە. تۆ سەرکەوتوو بەختەوەر ئەبی بۆ ئەوەی کەوا هەم موسلیم بی و هەم مؤمن بی و هەم محسن بی. ئەو پلە و مەقامی ئیحسانە کە عاریفان و خواناسان هەوڵی بۆ ئەدەن، هەمیشە لە مەقامی مراقەبە بی، هەرگیز غافڵ نەبی لە پەروەردگارت. ئازیزان و خۆشەویستان، مبارەک عەبدو کۆیلەیەکی یەکێک لە دەوڵەمەندەکانی سەردەمی خۆی بوو. مبارەک بەڕاستی مبارەک بوو، پیرۆز بوو، چونکە عاریف و خواناز بوو، هەمیشە و دائیم خوای بە ڕەقیبی خۆی ئەزانی. کۆیلەی دەوڵەمەندێکی مسلمان و ئیماندار بوو. ئەم مسلمان و ئیماندارە باخی گەورەی هەبوو، باخی بستانێک پڕ بوو لە عینەب و ترێە، لەسەر ئەوێ داینابوو. بۆ 2 مانگ داینابوو چاودێری بکا و خزمەتی بکا و ئاوی بدا و خزمەتی باخەی بۆ بکە. جارێک لە جاران ئەڕوا بۆ لای مبارەک، سەر لە مبارەکەدا دوای چەند مانگێک کە ئەڕوا بۆ لای، ئەڵێ مبارەک میوانم هێناوە و هەندێ ترێی شیرینمان بۆ بێنە. مبارەکیش ترێکانی نەخواردووە، تامی نەکردووە، بۆ ئەوەی کەوا بزانێت کامە شیرینە و کامە ترشە، کامە پێگەشتووە و کامە پێنەگەشتووە. ترێی بۆ با ترشە. جاری دووەم، جاری سێم، جاری چوارەم. بەرحاڵ کابرای سەید و گەورە و دەوڵەمەند تووڕە ئەبێ لێی، ئەڵێ مبارەک تۆ بە ئێمە گاڵتەیەکەی یان بە ئەنقەسی وامان لێەکەی، بۆچی ترێ شیرینمان بۆ ناری؟ ئەڵێ وەڵای قوربان ئەوەی کە من بزانم هەر ئەوانەیە. من 2 مانگە لەم باخی تۆ کار دەکەم، هەتا ئیزە تامی دەنگتە ترێم نەکردووە. 2 مانگە کار دەکەم، تامی دەنگتە ترێم نەکردووە. ئەفەرمێ چۆن نەتکردووە؟ فەرمی تۆ منت ناردووە خزمەتی باخ بکەم و ئاوی دەم، نەتفەرموو لێ بخۆ. منیش نەمێراوە لە ترسی خوا لێ بخۆم. خۆ تۆ لێرە نیت، خوا لێرەیە، خوا ڕەقیبی منە، من مراقبم پەروەردگارە. بەرحاڵ ئەم زاتە دەوڵەمەندە مسلمانە ئیماندارە کچێکی بوو، لەو پڕی جوانیە بوو، لەو پڕی دەسەڵاتە بوو، لەو پڕی ئەخلاق و ڕەوشتیە بوو، یەلووتکا بوو لە هەموویە. اینجا خەڵکی داوایە کرد نەئێدا بە هەموو کەس، ئەیوت ئەیدەم بە کەسێکی دیندار، ئافرەتەکە خۆشەوی شوو ئەەکەم بە کەسێکی دیندار. بەرحاڵ مبارەک ئەم عەبدو کۆیلە سەیدەکەی مشاوەرەی پێکا، پێ ئەڵێ حەز دەکەم مشاوەرەیە بە جەنابت بکەم لەبارەی کچەکەمەوە، ئافرەتێکی جوان و بە ئیمان و بە ئەخلاق و بە ڕەوشتە. خەڵک زۆر داوایەکە بیدەم بە کێم ئافرەتە، چونکە معلومی بەڕێستە ئینسانی مسلمان و ئیماندار کاتێ مشاوەرەی پێکرا نەسیحەت و ئامۆژگارەکانی جوانە، منافق غەشباز و تاوانبارە، بەڵام مسلمان مستشار المستشار و مؤتەمەن، وەک پێغەمبەری خوا فەرمێت ئینسان مسلمان ئەگەر مشاوەرەی پێکرا و ڕاوێژی پێکرا لەبارەی کارێکەوە مؤمنە و ڕازگۆیانە جواب بداتەوە، عیب و عاری کابرا تیا بێت جواب بداتەوە، ئەیڵێت ئەگەر عیب و عارێکی تیا نەبێ هەر ئەڵێ مەسەلە ئەم کەسە کەسێکی ئاوایە و پاکە و ڕێگە و پێکە. یعنی بەرحاڵ ئینسانی مسلمان کە ڕاوێژی پێکرا پرسی پێکرا بە ڕازگۆیانە جواب بداتەوە، نەک بڵێ مە خزممە و ئامۆزامە و پورزامە ئەو کابراتۆ ژنی باتێ با من هەندێک ڕاستیە بیشارمەوە. مسلمان وانەوە ئینتیسبەتی منافقە. فەرمی تۆ مسلمانێکی تەواوی ڕاستی بە من ئەڵێی، کچەکەم بەم بەکێ؟ فەرمی ئەگەر بە بن ئەڵێی کاتی خۆی لە سەردەمی جەهالەت و نەزانینە یوزەویجونە للئەسڵ والحەسەب والنەسەب، ئەگەڕان کێ ئەسڵ نەسەبێکی هەبێ و ماڵ و سامانی هەبێ ژنان بەوە ئەدا. اینجا یەهودیەکان یوزەویجونە للمالی، کێ دەوڵەمەند بوایە جوولەکە ژنان بەوە ئەدا. نەسارەکان
ژنیان ئەدا بە کەسێک مەسەلە جوان بواە یان ئافرەتی جوانیان مارەیە کرد بەڵام لە عهدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يزوجون للدين والخلق ژنیان ئەدا بەشوو ژنیان ئەهێنا بۆ دوای دیندارە ئاگران وەک پێغەمبەری خوا فاصفر بذات الدين تربت يداك خاوەن دین و ئەخلاق و ئەمانەت بگرە دەستەڕوا بە خێر و بەرەکەتە فەرمی بەڵام لە ئێستەیشا هەمومان ئەزانین خەڵق صفەت یەهود و گاورەکانی گرتووە بە دوای جاه و ماڵ و جوانی ئاگەڕێت دین ئیهمال کراوە وەک ئەمڕۆی خۆشمان بەڕاستی ئەوەی دیندارە خەڵ بە دوای ناگەڕێت کێ ماڵی هەبێ سامانی هەبێ سارێ هەبێ تۆ جوان و کەشخە بێ ژنی پێدەن دیندار و ئەمانە لای خەڵ ناخوا انجا فرمي والمرء مع من أحب ومن تشبه بقوم فهو منهم وبيغمر فرمي إنسان كي خوش بيه لقل أوايا وهروها خوي بتشوني بهر قوم يكو أو براسي مشابهي كل بهر قوم يكو خوي شوان لقل أوانا لقل أوانا عشي هي حسابي لقل أوانا لقيامته لدنيا شا خوابها مان شايوان سيدانك بهر حال فرمي الصحة آمجاريان وزور جوانا بلام چي ألي ئەگەر ئەو کچە بدرێ بە تۆ فەرمی ئەبێ پرس بە خۆی بکرێ کێڵە شو بە منەکە کێڵە خۆی ڕازیە ئەگەر پرسمان پێ کرد و ڕازی بوو فەرمی منیش مبارەکە و ئافرەتێکی وا دیندار و با ئەخلاق منیش مارەیەکەم فەرمی کچی خۆمەوە لێت مارەیەکەم پرسی بە کچەکەی کرد کچەکەی وتی تۆ باوکە ئەڵێ چی وتی مادەم دیندارە ئاوا خوا بە ڕەقیبی خۆی ئەزانێ و دوو مانگ لە باقی منە کارەکە براسي دنتي تري نخواردوا أما أمانة باريزة بيغنبري خواي أمن إذا جاءكم من ترضون دينه وخلوقه فزوجوه كسيات اللاتان لدينه أخلاقه وفي الرياض وأمانتي لأمانة الرازي دين أمانته أخلاق الروش أمانتي بو جني بنيه جاء يستا من أمبياوا هم دين وأخلاقي تيادو اسموا هم أمانة باريزي تيادو اسموا كبراسي نشان إيمان داري تواوا فرمي دي باوكم منيش راسم شي بيكم بيدا يي ما ركر لبيني ام افرته باكا نزيها ايمان دارا ولا بيني عبد مبارك كويلدا كت ازاد ذكر تتبرو حربه تلملا كويلني وقت كش من ما ركر وخزمتي اشتانا كم لبيني ام خيزانه ام دوها وسردا شي دروز بو عبد الله دروز بو عبد الله كري مبارك بو محدثة قورا بو بياوة عظيما لزورك لكتب إسلام كان آما جبا فرمايشتكاني أكريت صالح حجي كردو صالح جهادي كردوها أم ذاتا زور خزمك يا جاراني كردوها يك اللي عارفو خوا ناسو عالم كاني أمتي إسلام أمتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم أما برهمي تقوايا برهمي الرقابي پروردگارا چاوديري وردي پروردگارا برهمي حلال خواردنا برهمي دور كوتنوي لحرام ولتاوان من الله كامان ناصال ان تاوان بارن خرافة كارن زور بي اقردو بو خمان خرافة كينو تأثير مان لسر اوان داناوا عزيزان خوشويستان بويا چاوديري وردي پروردگار لكارو باركان مانا سودي استفادي زوري هيا بو نمونا انساني مسلمان و ايماندار اگر كاركاني لاشكرا ونهينيا يكبو هميشا لترسي خواي قورا كارك حرامكاني نيكر واسي لغش وخيانة وتاوان ومعصية هنا براسي بو دنيا وبو قيامت ام كسبخ تورو سركوتوا مسلمان الراسته مسلمة ومحسنة ومؤمنة وكو براسي لإسلام اما شي بيكراوا وهروها للروج فصل الأكبر للروج قيامتها رزقاري أبي ونجاتي أبي خواي قورا من دالي پر بركتك دنياي پر بركتك وهروها لقيامتي شاء ام كس ام ذاته يتك اللواني كوالا برسي بري عرشي پروردگار آيات كو پیغمبر خوا فرمود حوت نفر لبرسي بري عرشي پروردگاران يتك لوانا پیاوك كافرتكي بورئك وغناه تاواني لقلا بكا لنهينيا وكسبيا نازاني بين خوي وخوا وافرتك يا هيج كس نازاني زيناي بورئك نايكا الله خوا لبرتو وازم هنا پیغمبر فرمي اويجك اللواني كوا آوا لنهينيا تاواني بوريك ونايكا ام كسيك لوح وتاقم وحوكسي للروج قيامتا لبرسي بري عرشي پروردگار آيا براسي خواهي قول افرميت
جزاؤهم عند ربهم جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه ذلك لمن خشي ربه. أفرميت پاداشتی مسلمانان و ایمانداران بەهشتی پانوبەرینە بەهشتی نەبراوەیە ئەو بەهشتەی کەوا ئەوەی چاو حەسکاتیایەتی ئەوەی نەفت حەسکاتیاتی ئەو بەهشتەی کەوا ڕووبارەکان بەڕاستی تایە جاری بوون و ئەڕۆن و ئەنواع لەزات و نیعمەتی تایە ئەوە هەر کەسێک تێجە بە ئەبەدی تایە ئەمێنێتەوە ئەو بەهشتەی کەوا دانراوە بۆ متەقی و لە خواترچەکان و ئەوانەی کەوا هەمیشە خوا بە چاودێری خۆیان نەزانن ئەو بەهشتیان بنسبة به إنجا خواليان رازية به وأواني الأخوات پروردگار رازية بن بم باشتك بي داون برزامندي خوي ببينيني خوي بلقاي خوي ذلك لمن خشي ربه بوتيه أم باشتك بانو بينا أم خوشياني باش رزاموني پروردگار بواني لمن خشي ربه أويك الأخوات السي باشكرا وبنهيني وبپنهاني وبسري بهمو كادو ساتكاني لهر بوستو بليكابي وخيانتناك وتاوان وقناهناك عزيزانو وشويستان وهروها يك لبرهمي لخواترسان لنهينيو لاشكرادا يك لبرهمي شاو ديري وردي پروردگار بسرتوا اوي ازان وخوشويستان انسان دعا كان يجيرا به انسان خوای تبارك وتعالى بهوي او كار گوريو كمراقبه پروردگار لسري شاو ديري وردا گناه تاوان ناك الا هيچ كادو ساتيكا هميشه خوا بالرقيب خويا زاني ولا مراقبه دعا كان خوا قبول يكاد بويا دعاء عارفان وخواناسان ومشايخ وبياوة بيروزكاني إيما خوا رديان ناكاتا وخوا قبوليكا خوا دليان ناشكنيا لو أقسم على الله لأبره يا غمرة فرمي حديث قدسية أفرمي سوين بخوان لسر خوا دعوة بكن لخوا خوا مشتجان بوكا خوا كاريان جيبا جيكا أعزان وخوشويستان يا غمري خوا بعد السينة نفر بنو صادمان بوكا كأم سينة نفره أرونا دروا شو بسرانا ديت أرونا أشكوتوا درقاي أشتغان بهوي بف باران وباو رشباوة ليدا آخريت توان هايكر نوان نامنية هيس مجالك يعني ألان آدي با هركس لإيما فنابري تبرك دويق تشاقي خوي بكر دو تشاقي لخوا بارتوا خواي جورا درقاي خير مالي بكاتوا يكيان لوانا أوي الله براسي من خزمتي باوكو دايق بكردوها دڵی باوکو دایکم نەشکاندووە هەمیشە و لە خزمەتی باوکو دایک مابووم جاری وابووە بە شەو تا بەیان وەستاوم بە پێوە مناڵەکانم گریاون لە برسا نەمێڵاوە نان بخۆن حتا باوکو دایکم خەبەریان بۆتەوە خۆشم خەبەرم نەکردونەتەوە بۆ ئەوەی کە خەویان لێ تێک نەدەم ئیساعەتیان لێ نەدەم چێشتەکە و نانەکە بەدەستمە بووە ئاوەکە بەدەستمە بووە تا بەیانی ڕاوەستاوم بە دیاری باوکو دایکمەوە منداڵەکان لە برسا خەویان لێ کەوتووە ئەمە کردەوەی من بووە خوای ئەمەم لەبەر تۆ کردووە خزمەتی باوکو دایکم لەبەر تۆ کردووە خوای دەرگای خێرمان لێ بکەرەوە دەرگای ئاشکەوتەکە لایەک یەکرێتەوە اینجا یەکێتیان ئەڵێ خوایە من کرێکارێکم لابوو خۆت باش ئاگاداری ئەم کرێکارە ئیشی بۆ کردم دوایی لە ئێوارەکە پارەکەم پێدا وتی پارەکەم کەمە وەری نەگرت ڕۆی منیش پارەکەم بۆ کۆ کردەوە دام بە حیوانات و بە خزمە کاسبیەوەی لە پاشان چەند ساڵێک دوایەوە هاتەوە وتی پارە و ماڵەکەم بەرەوە منیشتم بڕۆ ئەوە حەقی خۆتە ئەو هەموو مێگەلە ئەو هەموو وشترانە ئەمانە ماڵی تۆیە وتی گاڵتەم پێکەوتی نەخێر گاڵتە پێ ناکەم تۆ پارەکەت نەبر من پارەکەم بۆ خستە کاسبیەوە ئەمڕۆ ئەم هەموو ماڵ و مڵکە هی تۆیە بڕۆ کاری خۆتەوە و ڕێگەی خۆتەوە خوای ئەمەم لەبەر تۆ کرد دڵی ئەو هەژارم خۆش کرد حەقیم پێداوە بە زیاد و باشتر و بە چاکترەوە خۆشی عاجز بوو من کرێکەی لە من وەرنەگرت من کرێکەیم نەخواردو بۆم خستە کاسبیەوە دەوەڵەمانم کرد خوایە ئەگەر ئەمەم لەبەر تۆ کردووە ئەو حرامەم نەخواردووە کەس نەیزانی و بینی خۆم و خۆت بووە خوایە لێتە پاڕێمە لەبەر تۆ کردومە دەرگای خێرمان لێ بکەرەوە ئەمە دەرگایشەوە تۆزێک کراوە بەڵام مەجای دەرچوون هەر نەبوو سێمیان وتی خوایە خۆت ئەزانی من دڵم بە ئامۆزایی خۆم بوو بێوەژن بوو خاوەنی منداڵ و چەند جار داوای زینام لێ کرد ئەو بە حیا و بە حورمەت بوو وتی من ڕازی نابم لە خوا ئەترسم چۆن کاری واکەم هەر ئەرگیز کاری وا ناکەم وتی ساڵ هات و ڕۆی برسیەتێکی خراپ بڵاو بووە منیش پارە و ماڵم هەبوو شتم هەبوو هات داوای لێ کردم وتی بیکە بە خاتری خوا یارمەتیم بە من ئامۆزای تۆم ئەوە تا مناڵەکان خەریکە ئەمرن لە برسا هیچ نییە بیان دەمێ هاوکاریم بکە لەبەر خاتری خوا وتی نەخێر هاوکاری ناکەم ئیلا بێ زینام لەگەڵا بکەی بەهەرحاڵ
وتی ئافرەتەکە هەر چۆن بێ لەبەر منداڵەکانی وتی باشە من ڕازیە بم بەڵام با لە شوێنێکی چۆڵەوانی ئاوێ کەس نزانێ و ئاگای لەمان نەبێ بەس مناڵەکەم نەبن لە برسا وتی لەو کات و ساتەی کەوا ڕێکەوتین بۆ زینا و بەو تاوانە گەورە ئەو ئافرەتە کە بەڕاستی ئامادە بوو لەو پڕی جوانیا بوو خوایە لەو کاتە و ئافرەتە بە منی وت ئیتەق الله لەخوا بترسە حیا و حورمەتم مەتکێنە با لە ڕوومان بێ بڕۆنە حوزوری پەروەردگارە وازم لێ بێنە یارمەتی داوم لەبەر خاتی خوا یارمەتیمدا نەک لە بەرەم تاوانە وتی موچڕکەیە بە گیانمە هات لەو کاتە خوایە من وازم لێ هێنا لە خوای لە تۆ ترسام حیا و حورمەتی ئافرەتم پاراست خوایە ئەگەر لەبەر تۆ کردومە و لە ترسی تۆ من کردو وازمنەوە خوایە دەرگای خێرمانەوە من دەرگای ئەشکەوتە کرایەوە و ئێمە چوینە دەرەوە لە ئەشکەوتەکە و ڕزگارمان بوو بۆیە بەڕاستی ئینسانێکی مسلمانی مراقب کە خوا بە چاودێری خۆی بزانێ هەمیشە خوا دەرگای خێری لێ ئەکاتەوە هەمیشە و دائیم ئێمە ئەڵێن دوعاکانمان گیران نابێ خەلەلمان تایە گوناهبارین تاوانبارین بە ئاشکرا زۆر جارە خۆمان پارێزین بەڵام لە نهێنیە دەعبایەکین بۆ خۆمان دوو لە ڕووی جەنابتان جاری وایە ئینسان بەڕاستی گوناه ناکە تاوان ناکە بە ئاشکرا بەڵام کە کەوتە بەینی خۆی و خوا یا معاملەکەی سەیرەکەی ئەنواع غەشی تیاکە ئەنواع خیانەتی تیاکە پۆست و پلەیەکی هەیە بە نهێنی چەندەها دزی تیاکە لە کاتێکە بەقاڵێکە دوکاندارێکە موەزەفێکە بەرحاڵ هەر شتێکە یا بینی خۆی و خۆیەتی لە بینی شاشەیەکایە کەس دیار نییەڵێ قەیچیەکە با سەیری ئەم شتە خراپە بکەم ئەمە هەمووی تاوان و گوناهە ئینسان کە توانی لە سڕیاتە خۆی پاراست خۆی بەڕەقیب زانی خوا هەمیشە معین و هاوکارەتی إن الله يدافع عن الذين آمنوا خوا دفاع لو إيمان دارك كمسلم بيو مؤمن بيو محسن بيو كأو بلا إحسانا كبلا عرفان وتصوف خوا ناسينا للوتكية إنسان تيا موجودية أقات حلاوة إيمان خوا لهم ولا يقمان خوش بيو خوا لهم ولا يقمان رازي بيو خوا عاقبت ما نخير بيري خوايا مسلم بينو مؤمن بينو محسن بين رازقو بينو دروزن نبين خوايا خيانت كار نبين آشكراوني يعني ما نيك بيه خوايا دلمان منور كبنوري خود بنوري معرفتي خود وناسيني خود بنوري بيغمبري نازدار يا ربي خوايا جان محبتي خود وبيغمبر رضمانا بشسبينا بو إيمان ومحبته وبجين بمرين زندوبينوا خوايا لدردو بلاو نخوشي وناقوشي خمان وخانا ودو من دال ولاتان باريزاوكا خوای وڵاتمان لە هەموو نەهامەتی و قاتی و گرانیەک پارێزراوکە خوای لە زاڵ مستەمکار پارێزراومانکە خوای وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە خوایە خێر و بەرەکاتی ئاسمان بژێنە بەسەرمانە خێر و بەرەکاتی ئەرزمان بۆ دەرکە خوایە ئەگەر ڕزق و ڕۆزیمان دوورە بۆمان نزیکەرەوە بەرەکەت داریکە یا ڕەبی خوا بەردەوامیکە یا ڕەبی خوا لە دەپاڕێنەوە شفای نەخۆشەکانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕە هیدایەتی گەنجەکانمان بە مناڵەکانمان بۆ ساڵحکە مناڵێر کەسێکمان ساڵح نییە خوایە تاڵح خوایە ساڵحیکە خوای لە گوناه و تاوان و خراپە بە دووریکە یا ڕەبی خوا هەموو لایەکمان لە تاوان بە دوور بین لە خراپە بە دوور بین لە ڕەفیقی خراپ بە دوور بین خوای بە ئیمانەوە بمانژێنەوە بمانمرن و زیندوومان کەرەوە خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاتردارانن لە پێغەمبەران و ساڵحان و پیاو چاکانت خوای لە دەپاڕێنەوە ئەوەی کەوا دۆستی دینمانە دۆستی وڵات و نیشتیمانمانە دۆستی ئەخلاق و ڕەوشتمانە بەزەی بێ بەم میلەتە بەزەی بە موسڵمانانە دێتەوە خوایە بەرقەراریکە خوای یارمەتی بە هەر کەسێ دژمنی دینمان خاکمان وڵاتمان نیشتیمانمانە ئەم میلەتە بەرەو ئاقارەی خراپە بە ئەم میلەتە قاتی و برسێتی بۆ هێنێت ئەم میلەتە نانی بڕیوە و نانی میلەتی بڕیوە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە جەرگی میلەتی سووتاندووە خوایە جەرگی بسووتێنی خوای لێ قبول نەکەی خوایە نانی ببڕی دەسەڵاتی تێک بشکێنی خوایە ژێرە و ژووریکەی خوایە ئەوەی ئەم میلەتی ئاوا لێ کردووە ئەم میلەتە زۆرێکی برسیە ناڕەحەتە بێکار و بێکاسپیە بێمەعاشە خوایە ئەوەی وای لەم میلەتە کردووە ئەو ڕسق و ڕۆزێ تۆی دەستی بەسەراگرتووە خوایە لێت ئەپارن لێ قبول نەکەی جەرگی بسووتێنی نانی بڕی قوتی بڕی جێی پێ لێشکە و ژێرە و ژووریکەی عالیا سافی لەها یا ڕەبی خوا لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە مسلمانانی سین و بۆرما و کشمیر و باقی مسلمانان لە زیلە تاشین خوای یەهود و گاو لەناوبەرە یەهود و گاو چووک و ڕسواکە بەرونەدە گیانی مسلمانان خۆیان لیان قبول نەکەی خوای لیان قبول نەکەی خوای ئەو دراوسیانەی کوردستان کە چاویان بەم پارچە ئازادکراوە نایە خوای لەوانیش قبول نەکەی خوای جێژ داژن تێبشێنی بەسەرەکە هەر بەڵایەکیان پێیە و هەر پلانێکی خراپیان پێیە
بۆ ئێمەی میلەتی کوردی مسلمانی مؤمنی داما و خوایە بیشێندەوە بەسەر خۆی و جێوجاشانە بەسەر پلان ڕێژەکانە خوایە لەم میلەتەی لادەی خوایە جادەشی ئاوارەی و کیمابارن ئەرفانمان نەکەی خوایە لە تەپارەینەوە ئەم میلەتە مسلمانە ئیماندارە خوایە ئەم نەهامەتی و قەیران و نان برینمان لەسەر هەڵگرا خوایە زاڵممان نەکۆڵکەرەوە یا ربی خوایە لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت پێغەمبەر و صالحانە عەشرمان کەی یا ربی خوایە بەدەستی مبارەکێ و پێغەمبەر نازدارە ئاوی کەوسەرمان بێتێ بانگمان بکا و دەرمان نەکا لەبەر سێبەری عەرشی خۆتا عەشرمان کەی پەروەردگارە یا ربی خوایە ئەوانەی کەوا خزمەتی مزگەوتێمیان کردووە یا ربی خوایە لە بەردی بناکەوە تا ڕۆژی قیام و ساعە خوایە بۆی بکە قصر قصوري باش بويك كشتين نجات بويك شفاء نخوشين عزة دين ودنياهم ولايكمان آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.